قوتابیانی خۆشەویستە ڤیددیۆی ئەمجارە دێنێ سەر ڕاهێنان لاپەڕە 11 پرسیاری 42مان هەیە لەوانەی یەکەم لە بیرکاری پۆلینۆ ئەڵێ چه پرسیاری 42 وێنەچی دایتەم ئەو وێنەکەمانە داوای چ کردووە داوای ڕووبەر یاسایەکیە یاسای ڕووبەر دەکاتە چ درێژی جارانی پانی ئەوە یاسای ڕووبەرە وێنەچی دایتەمە ئەڵێ چ بکە ئەڵێ ڕووبەرەکەم لەو دۆزەوە تەمەشاکە لێرە ئەو مەسافەیەمان هەیە پێ درێت ئەو مەسافەی درێژیە ئەو مەسافەی چییە ئەوە پانیە یاساکەمان دەکاتە چ ڕووبەر یەکسانە درێژی جارانی پانی درێژەکەمان چەند بوو ڕەجی 5 جارانی یاساکە و خۆیان نووسمەوە پانیەکەمان چییە 6 ڕەجی 2 کەم 2 یەکسانە دەبی چ بکەین ئەمە ڕەجی 5مان هەیە جارانی ناو ڕادەکانی هەموو کەوانەکە یەکەین ئێستا لێرە ئەمە چمان هەیە سەرەتا لە پێش ڕەجی 5ەکەی چمان هەیە ژمارەمان هەیە عادەتەن بەڵام ئەگەر هیچ ژمارەمان نەبوو واتەیرە چەندە واتە یەکە کەواتە ژمارە جارانی ژمارە ڕاک جارانی ڕەک ئێستا لێرە چەمان هەبوو یەکمان هەبوو ئەو یەکەی جارانی شێن دەکەی جارانی شەشی دەکەیت چونکە یەک ژمارە و شەشی ژمارە ئەوانە پێیان دەوترێت چ پێیان دەوترێت هاوکۆڵکە یەک جاران 6 دەکاتە چەند هەر دەکاتەوە 6 باشە ئەو جارەی دێسەر چ ڕەجی 5 ڕەجی 5 جاران ڕەجی 2 ڕەجی 5 جاران ڕەجی 2 دەکاتە چەند دەکاتە ڕەجی چەند ڕەجی 10 5 جاران 2 دەکاتە چەند دەکاتە 10 ئەو جارێک چمانەیە ئێرە نیشانەکە گەر هیچ نەبوواتە موجب جارانی سالب هەر دەکاتەوە سالب ئێرە گوتمان چەندە یەکە یەک جارانی 2 هەر دەکاتەوە 2 ڕەجی 5 جاران لێرە ئایا هیچ ڕێگەکمان هەیە ئەو ڕەجی 5 جارانی بکەین نیتمان کەواتە ڕاستەو خۆ ڕەجی 5ەکەی وەکو خۆ ئەنووسینەوە نابی بڵێ ڕەجی 5 جاران 2 دەکاتە ڕەجی 10 لەبەرچی ناتوانیەوە بڵێ چونکە دووەکەمان چییە دووەکەمان ژمارە ئەوە چی ئەوە ڕەگە ناتوانانی ڕاستەوخۆ ئەو 5ەی جارانی ئەو دوی بکەیت بڵێ دەکاتە ڕەجی 10 یەکەی ڕووبەر چیە سانتیمەتر دووجە چونکە ڕەجی درێژەکەمان چ بوو ڕەجی 5 سانتیمەتر بوو پانێکەشمان 6 ڕەجی 2 ناقسەن 2 سانتیمەتر بوو سانتیمەتر جاران سانتیمەتر دەکاتە سانتیمەتر تواندوو ئەو یەکەوەندە میمنێت چونکە لۆنگ و باڵژاردن دێتەوە کەواتە ئەوە وەڵامەکەمان دەستکەوت